بله بله لا بردوام بکار خواهد ئێمە لە کار و چالاکی بەردەوام دەبین ئەمێ بە پارتی بڵێن گرتنی مەسەد ژورنالیستی و ئاکتیڤیتێت بارە دۆم فۆشەکەر ئات گۆرە دیمنیستراخۆن تاکس نێلا كقدر داني برمن وزحمة داني ما مش تقول توزيع كم هير فرو نوتينغ يكتب يكتب لي أصلا ئێمە ئێرە شوێنی پەرلەمانە وەزارەتی دەرەوەیە شوێنی هەموو پۆلیتیکەکانە و قەرەباڵخین زادەیە بەڵام بەداخەوە پۆلیسەکان دیان نەگەڕان لە دەقە زیاتر لەوێن دەربین ئێمە بەردەوام دەبین لە کار و چالاکی و ئەو کار و چالاکیشمان نابێت ئەچینە بەردەم دادگای سوید لە ماوەیەکی نزیک داوای دادگایی گەورە جەلاد و تاوانبار کەریم سنجاری دەکەن کە تۆن دەکرێت خاوەن ڕەگەزنامەی سویدی هەبی ئەو هەموو تاوانش لەژێر دەسەڵاتی ئەوبی بە هیوای بتوانین ئەم جارە دادگایی بکەین پارێزەر دەگرین هەرگیز This is about Kurdistan. Yes, yes. ئەوانش کۆمەڵێک ئافرەتن لێرە دژی خواردنی گۆشتن دژی بەکارهێنانی ئاژەڵن دەستکە پراتە ئۆمێر باسەرنیاتۆ جەها یا پراتە پۆکو دیسکە ئەمانەش شێوەیەکە لە جوانی با خەڵک بزانێ خەڵکن سێ کەسن هاتوونە بەردەم پەرلەمان و شوێنە قەرەباڵغێ داوا دەکەن کە خەڵک گۆشت نەخوات دیارە ئەوە ئەوە خۆی کاترەوە بەداخەوە ئابێ ئازادانەش ڕێز بگرین ناوڕێیان بەردەوام بکات ئێمە دەمانەیە بەس ئەوە بێ پارتی بزانێت میزاجی ماڵی بارزانانی نییە کەفران خەڵک بگرین ئەو ناوەندە سیاسی ئەوروپیانە بە دڵنیاییەوە و ئەوەی وای کردیە کە کەمێک ئەو جمزور و چالاکیانە دوام بکەوێت چاوەڕێی بەیاننامەی ناوەندە ئەچێتی ئەوروپا دەکەین ببوورە ڕێڕێخراوی هەمە ڕایدۆش و ئەمنستی دەکەێت چکەوان بە سعاتێک و بە ڕۆژێک یەکسەر بەیاننامە دەرناکەن ئەو کار زیاتر لەگەڵ ئەوە دەبێتن یعنی کاریگەری زیاتر دەبێت کە بەیاننامەیەکی ڕێکخراوی گیانی ئێمە پێیمان لەگە ئەمنستی هەمە ڕایدۆش چەند سپێت سپێج چەند ڕێکخراوەشکەی مافی مرۆڤ داکۆچی کردووە ئەوانە من دڵنیان لە ماوەی دەڕۆژ دو پازە ڕۆژی هەموو بەیاننامە دەرەکەن لەسەرەوەی پێشکارەکەی پارتی زۆر مەترسیدارە کاگە لە چێوە خەڵک نێجی خۆپیشاندان بێ بە مادەی لە سێدارەدان بدرێتە دادگا لە کاتێکدا هەر خۆپیشاندانی نەکردیان دیارە بەڕاستی زۆرجی شەرمەزاریە کا خادر دیارە ئەو کۆمەڵە خەڵکە هەستاون خۆپیشاندانیان کردو بۆی تۆبارانی سنوورەکانی کوردستان نەکرێ و خەڵک نەبێتە قوربانی تۆ بێ ئەم دەنگە جوانانە کە خۆت لە کاتێکدا بەرامبەر ڕژێمی تورکیا بێدەنگی بێ ئەم خەڵکە ئازادی خوازە و خەڵکە بیۆرانە بگرین کاراساتەکە دەوەیە زۆر فەرقی سەرۆک جاشێک و ئێستاکە پارتی دیموکراتی کوردستان چییە ئەوە یەک دووش چۆن بەس پێشمەرگەی دەگرێت ئێستا پارتی هەماشت دەگاتن هەوڵ دەدە تاچی کورد کەڕامەتی نەبێت کەس قسەنەکە بێغیرت بێت خیانەت قبولکەوەکی خۆیان یان ئەوتە دەربەدەر بێ وەکو ئێمە بێتە ئەوروپا یعنی پارتی ناوێت لەو کوردستانە مرۆڤی جوان بە کەرامەتەوی بە شخصیەتەبی حەزەکە خۆیان دەست ئەو پارتی یەکێتی یەکێتی ژوو هەمان شێوە مانجی پێش ئێستا پارتی یەکێتی منافەسەیانەکە ئەسان نەزەر ئەوەی کاملایەن دزی ناپاچی لە بۆ یعنی یەکێک لە سەبارەی پارتی ئێستا جاشایەتەکەی ئەو هاتۆ کردی لەگەر تورکیا زیاتر لە ئەندەرەنجامی یەکێتی لەوی جاشایەتی زیاتر کرد لە مانجی ڕابردوو بۆ ڕکابەریانە بەوەی هۆرد و چەند جیهانیان وفاداری و خزمەتی زیاتری تورک بکەن ئەلەو ناوەش ئەو دەنگە لە سلێمانی و هاوڕێیانەی تەبگەت دەستگیرکران لەوەش کراوە ئەوەی وەشی کردی دەستگیر بکرێت هەموو دێتی ئەو هەموو حزب و ڕێکخرا و میدیا و بەشی زۆری میدیاکانە کە بێ دەنگ لەو ژورنالیستە لەو هەموو ئەدیب و شاعیر و نووسەر و فشەکەرانەمانەیە کە ڕۆژێک نایەن وەکو ئێمە لە سزا دەڕاوەستن
چیان لە ئێمە زیاترا ئەگەر بە دەردی ئەڵڵا ئۆزەران جارێک دەرێک کە خۆت پێ ئەوەی ئەڵڵا گەردوو پێت لە ئێمە زیاتر یعنی ئێوە چین بۆ ئەوەندە دەتر ئەگەر لە ترسنۆچی و هەڵپەرستی و خۆپەرستی و ئەوەتان نەبێ لۆنانە سەجادە ئەو دەنگانە شایستەنینە بە خۆتان ئەو چالاکیان ناکەن بە شعر بە ئەدەب بە هونەر بەدەیان شێوە ئەو بکەن ئێمە زۆر بێزار بن چ لە قسەتان بکەین کە بەتاڵ بێت چ لە قسەکانتان بکەن کە لەسەر میدیای سێبەرەکان دەچن لە میدیا حیزبەکان دەنووسن چ لە دروشمەکانتان بکەین کە بەتاڵە شەرم لە خۆتان بکەن 28 ساڵە و میلەتە ڕوبەڕێوە دەبێتەوە دەتوان وەکو ئێمە شوێنێک ڕاوەسن ناڕزایەتێک دەربڕن کە نایکەنیواتە درۆ دەکەن لەگە نیشتیمان ئەو گەنجانە کە گیراون هەم لە بە مەسەلەی نیشتیمانی گیراون داوای دەرکردنی سوپای تورک دەکەن هەمیش لەسەر ئازادی سیاسی بەڵام ئەوە هەر دەستگیر نەکراون ئەوە مادەکە ئیهانەی لەبوو تاک بە تاکی کوردە یعنی بەس ئەتا پێشمەگەیەک لەسەر تەسبیت نەبرا و مادە لەسەر نەدەسپا بەس ئەوە بەس لە ماڵ بوونە شێروانمان لە سەکتەرە گیرانەوە بەدەل لە ماڵ گیراوە چ کارە سادەکە تۆ داوای دەرکردنی سوپای داگیر کرد بکەی بە خیانەتی نیشتیمانی لە قەڵەم بدرێت زۆرجێ داخە بەڵام ئێمەوەکو ئاماژەمان کرد پێدایمە بەردەوامە بینێت لە چاوەڕوانی وەزیری دەرەوەی سویدین ڕاستە خۆدەی بینین و قسەی لەگەڵەکەین دیار ئێمە لە ڕێگەی مێدیاکانی سوید و ڕۆژنامەکان و زانیمان ئەمڕۆ دێت ئێرە کۆبوونەوەیە لە چاوەڕوانیوانە بۆیە ئەو ڕۆژەمان ئەوەش دەمەوێت بڵێم کاگەحسان ئەوەش دەمەوێت بڵێم کە ئێمە لەگە میدیا سویدیش قسە دەکەین و داوا دەکەین ئەو ژورنالیستان ئەو خەڵکانەی واشنگتن پۆست گاردیان لومۆند ئەوانە دەناسنەمە ئاگادارینە فەڕەنسا بە تەمان چەند ژورنالیستێک بستنەوە کوردستان هەوڵ هەیە بە هیوان ڕۆژنامە نووسە بەنە ڕۆژنامە بەناوبانگەکان بەگەڕ بێخەنە بەرامبەر تاوانە خەڵک زۆر دەکرێت بێتە بابەتی ڕۆژنامەگەری بە تایبەتی کایە ئەوانەی دەیان ناسن فەیسبووکەکانی ژۆرنالیست دیارەکان ئەو مەحزەرەی پارتی لە بۆ بنێرن ئەو مەحزەرەی گرتن و دەربەدەرکردنی وەزیری دەرەوە و جاشایەتی لە بەرامبەر سوپای دەجا خەڵک داوای دەرکردنی سوپایەک دەکات کە خاکەکەی داگیرکردێ بە خائین لە قەڵەمە دەرێ ئەخرەوە بە چاوەڕۆک دێن باسی کورد دەکەن دیارەوەکو ئاماژەمان پێکرێمە دیارە کەیسەکان هەرچەند بچوو بوون یا گەورە بن هەست پێشکاری بکرێت دیارێمە ئەو کەیسانە بەردەوام لێرە کارمان لەسەر کردووە وەکو کەیسەکانی زەردەش عوسمان کاوە گەرمیانی کۆی پێشکاریەکان لێرە تەواوی من لە پەرلەمانی سوید کارمان لەسەر کردو ئەو کەیسانە هەمووی لێرە هەن بە زوندی ماونەتەوە تا ئێستا لە پەرلەمان بۆ ئەم گرتن و فڕاندن و تۆقاندنەش کاری لەسەرەکەین هیچ نەبێت ئەو بەرپرسانی کورد کە دێنە ئێرە پێشوازیان لێ نەکرێوە ڕوبەڕویان بکرێتەوە سلااوڕێتمان بۆ ئێوە شێ هاوڕێیان زۆر سپاس کە ماندوو بوون لەگەڵ ئێمە کاتێکی خۆش پاتان لەگەڵ